یەکێکی تر لە بابەتەکانمان قسەکردن لەسەر پێشەنگایەک لە شاری هەولێر هیترۆتۆپیا کە پێشنگایکی تایبەتە لە نۆ هونەرمەند پێک هاتووە و هونەرمەندانیش کورد و عەرەب و فارسن پێکەوەکەوە بوونەتەوە لەو پێشنگایە. هەمیشە ئەو پێشنگایانەی کە زۆرێک لە هونەرمەندەکانی جیاواز لە ڕەچەڵک و لە ڕەگەز کۆکردنەوەیان بۆ خۆیان لا پێشنگاکە بێتە پردی پەیوەندی نێوانیان بۆی بتوانن هەماهەنگی زیاتر و کاری باشتر پێکەوە بکرێت و هەبوونی فکر و ئایدیای جیاواز بۆ کارکردن لە نێو پێشنگا شێوەکاریەکانە هەمیش بابەتێکی تری گرنگە لەوەی کە بتوانرێت سوود لە یەکتری وەربگیرێت بەپێی ئەو ڕێواز و ستایڵ و قۆناخانەی کە هونەری شێوەکاری بەسەریا هاتۆ هەر هونەرمەندە بۆ خۆی یەکێک لە ڕێبازەکانی هەڵبژاردو و کاری لەسەرکات و هیترۆتۆپیاش بۆ خۆی بیرکردنەوەی لە شوێن و کارکردنە لەسەر شوێن و هەڵبژاردننی شوێنە دیارە لە ژێر ئەم چەمکەیە ئەم پێشەنگا شێوەکاریە کۆکرێتەوە و هونەرمەندانە پێکەوە کاتەوە تا بتوانن هەم لەوەی کە تابلۆکانیان نمایشکەن هەمیش پردێکی پەیوەندی بن لە نێوان زمانە جیاوازەکاندا. یەکێک لەوانە منم بەم ئیشە تابلۆیە کە قیاسەکەی 5 مەتر بە 2 مەترە بە مەوادی هەم ڕەنگ ئیشم کردووە سەرەکی ترینیان شاڵی تاڵیە ئەو شلەیە کە ژن لە سەردەمی تۆزێک کۆنا ئەیانە لە سنگی خۆیان بۆی مناڵەکانیان لەوە زیاتر شیر نەخۆن دوای 2 ساڵ. من ڕفتم کردوەوە ژنی کورد کاتێکە مناڵەکەی لە خۆی دوورە خاتەوە کوردستان کە کاتێک کە هاوڵاتیەکانی ئەچنە ئەوروپا ئەو پرسیارەم لا هەیە ئەڵێم کورد لە نیشتیمانی دایکی بۆ کوێ ڕائەکە